ڕێز و سڵاوەیەوە بینەران و گوێگرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵا لەگەڵتاندام بۆ پێشکەشکردنی گەشتی هەواڵەکانی ئەمڕۆ ڕۆژی پێنجشەممە. سەرتاش بە سەردێڕی چەند هەواڵێک دەست پێ دەکەین. چالەکی تەبلیغی بە بۆنەی ڕۆژی جیهانی کرێکار لە شاری سنە. کەشی توندی ئەمنیەتی لە شاری سنە بە بۆنەی ڕۆژی جیهانی کرێکار. دەست بەسەرکردنی هاوڵاتیەکی خەڵکی شاری سەقز. بەردەوامی دەست بەسەرکردن و ناڕوونی چارەنووسی هاوڵاتیەکی خەڵکی شاری سەقز و بەردەوامی گوشارەکانی ڕژێمی کۆماری ئیسلامی بۆ سەر شارۆمەندانی ناڕازی لە ئێران. چالاکی تەبلیغی بە بۆنەی ڕۆژی جیهانی کرێکار لە شاری سنە. ڕۆژی چوارشەممە 9 گڵان هاوکات لەگەڵ نزیکبوونەوەی ڕۆژی جیهانی کرێکار کۆمەڵێک لە چالەکانی کرێکاری لە شاری سنە چالاکیەکی تەبلیغیان بەڕێوە برد. بە پێوەنانی کە بەدەستمان گەیشتون بەشداربوانی چالاکیەکە بە بڵاوکردنەوەی تراکت لە شاری سنە یادی هاوڕێی گیان بەخەتکرد و جەماڵ چراغوەیسیان بەرز ڕاگرت. شانی باسە کە چالاکوانان لەم چالاکیەدا ئاماژەیان بە مافەڕەوەکانی چینی کرێکار لە کۆمەلگادا کردووە و جاختیان لەسەرەوە کردوێتەوە کە چالاکیەکانیان بە بۆنەی بەرزڕاگرتنی یاد و ناوی کرێکارانی گیان بەخت کرد و هەروە یەکدەنگی کرێکاران ڕێکی خستووە. کەشی توندی ئەمنیەتی لە شاری سنە بە بۆنەی ڕۆژی جیهانی کرێکار. لە ڕۆژانی ڕابردوودا و هاوکات لەگەڵ نزیکبوونەوە لە ڕۆژی جیهانی کرێکار ڕژێمی کۆماری ئیسلامی کەشی ئەمنی بڵین لەو شارە بە شێوەیەکی زۆر بەرچاو بەرز کردوێتەوە. بەپێی دوایین هەواڵەکان کۆمەڵێک لە کرێکاران بە بڵاوکردنەوەی گوڵ و شیرینی لە نێو کرێکارانی دیکە و هەروەها بەشداری لە کۆبوونەوەکانیاندا ئەو ڕۆژیان لەیان پیرۆز کردووە. لە هەمان کادا هێزە ئەمنیەکانی ڕژێمی کۆماری ئیسلامی لە چەندین پەیوەندی تەلەفۆنیدا وێڕای هەڕەشە لە چالاکوانان جەختیان لەسەرەوە کردوێتەوە کە پێویستە بەشداری لە هیچ چەشنە مەراسم و کۆبوونەوەیەکدا نەکەن و جەخت لەسەر ئەوە کراوەتەوە لە ئەگەری ڕێخستنی هەر جۆرە کۆبوونەوەیەک بە بۆنەی ڕۆژی جیهانی کرێکاران ڕوبەڕووی دۆسیەی قەزایی دەبنەوە. دەست بەسەرکردنی هاوڵاتیەکی خەڵکی شاری سەقز. ڕۆژی چوارشەممە 9 گوڵانی 1405 هەتاوی هاوڵاتیەکی خەڵکی شاری سەقز لەلایەن هێزە ئەمنیەکانی ڕژێمەوە دەست بەسەر و لە مافی پەیوەندی لەگەڵ بنەماڵەکەی بێبەش کراوە. بەوتەی سەرچاوەکانی هەواڵ ئەو هاوڵاتیە بە ناوی بەهاءالدین ڕەزایی بە هێرشی هێزەکانی داری ئیسلاحات بۆ سەر شوێنی کارەکەی بەو پەڕی توند و تیژیەوە دەست بەسەر و ڕەوانەی شوێنێکی نادیار کراوە. شانی باسە کە تاکاتی دەڕشنی ئەم هەواڵە سەبارەت بە هۆکاری دەست بەسەرکران و ئەو تۆمەتانەی خراونەتە پاڵی زانیاریەک لە بەردەستانیە. بەردەوامی دەست بەسەرکردن و ناڕوونی چارەنووسی هاوڵاتیەکی خەڵکی شاری سەقز. بە پێی راپۆرتەکان هاوڵاتیەکی خەڵکی شاری سەقز سەرەڕای تێپەڕبوونی زیاتر لە 16 ڕۆژ لە دەست بەسەرکردنی هێشتا چارەنووسی دیار نییە. راپۆرتەکان ئاماژە بەوە دەکەن کە ئەو شارومەندە بە ناوی هێمن حسێنی ڕێکەوتی 25 خاکەلەوەی 1405 هەتاوی لەلایەن هێزەکانی ئیتلاعاتی سوپای پاسداران و دەست بەسەر و ڕەوانەی گرتوخانەکانی ناوەندە ئەمنیەکان کراوە. شانی باسە کە سەرەڕای بەدووەدا چوونی بنەماڵەکەی لەسەر دۆخی تەندروستی و شوێنی ڕاگررتنی تا کاتی داڕشنی ئەم هەواڵە زانیاریەک لە بەردەستدانی و لە مافی دەستڕاگەیشتن بە پارێزەر و چاو پێکەوتن لەگەڵ بنەماڵەکەی بێبەش کراوە. بەردەوامی گوشارەکانی ڕژێمی کۆماری ئیسلامی بۆ سەر شارومەندانی ناڕازی لە ئێران. لە ڕۆژانی ڕابردوودا چەندین هاوڵاتی لە شارستانی بابل سەر بە پارێزگای مازەندەران لەلایەن هێزە ئەمنیەکانەوە دەست بەسەر و بە مەبەستی وەرگرتنی دیان پێدانانی زۆرە ملێژ ڕەوانەی گرت و خانە کراون. بە پێی هەواڵی گەیشتوو ئەو هاوڵاتیانە بە تۆمەتی بڵاوکردنەوەی پۆست لە تۆڕە کۆمەڵایەتیەکان بە مەبەستی تێکدانی بیر و ڕای گشتی و هەروەها هاوکاری لەگەڵ ناوەندە ئەمنیەکانی وڵاتانی دژبەری ڕژێمی کۆمەری ئیسلامی لەلایەن هێزەکانی ڕژێمەوە دەست بەسەر کراون و تا کاتی داڕشنی ئەم هەواڵەش زانیاریەک سەبارەت بە ڕەوەندی دۆسیەکانیان بڵاو نەکراوەتەوە. هێرشی گروپێکی چەکداری نەناسراو بۆ سەر هێزەکانی ڕژێم لە زاهدە. ڕۆژی چوارشەممە 9 گوڵانی 1405 هەتاوی گروپێکی چەکداری نەناسراو هێزە ئینتیزامیەکانی ڕژێمی کۆمەری ئیسلامیان کردە ئامانج. بە پێی راپۆرتی گەیشتوو لە ئەنجامی ئەو هێرشەدا 3 کەس لە ئەندامانی هێزە ئینتیزامیەکانی ڕژێمی کۆمەری ئیسلامی بە ناوەکانی محەممەد ڕەزا نیزام دۆست، عەلی مومینی و عەلی ئەسغەر گوڵدەوی کوشراون و کەسێکی دیکەش بە سەختی بریندار و دۆخی تەندروستی ناجێگیرە. شایانی باسە کە تا کاتی داڕشنی ئەم هەواڵە هیچ لایەن یان گروپێک ئەم هێرشەی لە ئەستۆ نەگرتووە. کۆبوونەوەی مانگرتنی دوکاندارانی پاساژی عەلاءەدینی تاران.
بە پێی هەواڵی گەیشتە و دوکاندارانی پاساژی ئالادین لە شاری تاران دژ بە خراپی دۆخی ئابووریان دوکانەکانیان داخستووە. بە وتەی سەرچاوەگادارەکان دوکانداران ئاماژە بەوە دەکەن کە بەهۆی سیاسەتە هەڵەکانی ڕژێمی کۆماری ئیسلامی نرخی هەڵاوسان بە شێوەیەکی بەرچاو بەرزتر بۆتەوە بەو هۆیەشەوە زیانێکی زۆر گەورەی ئابووری بەر دوکانداران کەوتووە. لە درێژەی ناڕەزایەتیەکاندا دوکانداران ڕوبەڕووی سەرکوتی هێزە ئەمنیەکانی ڕژێمی کۆماری ئیسلامی بوونەتەوە و کەشێکی توندی ئەمنی لەسەر ئەو پاساژە سەپێنراوە. هۆشداری بەرزبوونەوەی ڕێژەی سەرکوتی ناڕازیان لە ئێران لەلایەن نەتەوە یەکگرتوەکانەوە. بە پێی دوایین راپۆرتەکان مایساتۆ راپۆرتنێری تایبەتی نەتەوە یەکگرتوەکان سەبارەت بە دۆخی مافی مرۆڤ لە ئێران سەبارەت بە بەردەوامی سەرکوتی ناڕازیان لە ئێران هۆشداری جددی داوە. ناوبراو بە بڵاوکردنەوەی بەیاننامەیەک ئاماژە بۆ دەکات کە ڕێژەی سەرکوتی هاوڵاتیانی ناڕازی لە ئێران بە شێوەیەکی بەرچاو بەرزتر بۆتەوە و هەروەها کۆماری ئیسلامیش بە مەبەستی کەپکردنەوەی دەنگی ناڕزایەتیەکان ئامادەی ئەنجامدانی هەموو جەنایەتێکە. لە هەمان کاتدا ناوبراو ئاماژەی بەوە کردووە کە ڕژێم بە مەبەستی شاردنەوەی جەنایەتەکانی و هەروەها پچڕانی پەیوەندی شارۆمەندان لەگەڵ دەرەوەی وڵاتدا بۆ ماوەی زیاتر لە 62 ڕۆژە بە تەواوی هێڵی ئینتەرنێتی نێودەوڵەتی داخستووە. لە کۆتاییدا مایساتۆ داوای لە کۆمەڵگای نێودەوڵەتی کردووە کە بە مەبەستی ڕاگررتنی لە سێدارەدانی بنکراوانی سیاسی و عقیدەتی لە ئێران هەڵوێستیان هەبێت و گوشارەکان بۆ سەر ڕژێم زۆرتر بکەنەوە. دوایین هەواڵ زەوتکرانی داراییەکانی فەرماندەکانی سپای پاسداران لە دەرەوەی وڵات. ڕۆژی ڕابردوو وەزارەتی دارایی ئەمریکا بە بڵاوکردنەوەی بەیاننامەیەک ئاماژەی بەوە کرد کە هەموو داراییەکانی فەرماندەکانی سپای پاسداران لە دەرەوەی وڵات دەستی بەسەردا دەگیرێت. بە پێی راپۆرتەکان لە بەیاننامەیەکدا ئاماژە بەوە کراوە کە فەرماندەکانی سپای پاسدارانی ڕژێمی کۆماری ئیسلامی بەناردنی داراییەکانیان بۆ دەرەوەی وڵات هەوڵی دابینکردنی گروپە میلیشیەکان دەدەن و پێویستە هەموو داراییەکانیان دەستی بەسەردا بگیرێت. هەروەها لە درێژەی بەیاننامەکەدا جەخت لەسەرەوە کراوەتەوە کە ئەم کردەوەی لە درێژەی گوشارەکانی ئەمریکادایە بۆ سەر ڕژێمی کۆماری ئیسلامی بە مەبەستی لە ناوبردنی داراییە نهێنیەکانی بەرپرسانی. بەڵێ بینەران و گرانی خۆشەویست گەشتی هەوڵەکانم پێشکەشکردن کات و ساتێکی باش بۆ هەموو لایەکتان.